لەیەکێک لە یاریەکانی هەفتەی 29 پێش کۆتایی خولی نایابی کوردستان پێشمەرگەی هەولێری پێشەنگ بووە میوانی شەقڵاوەی دراوسێی هەردووتی بە هەستیاری و یاریان دەکرد بەهۆی بارودۆخیان لە ڕێزبەندی و پێویستبوونیان بە خاڵ پێشمەرگەی هەولێر باشتر دەردەکەوت شەقڵاوە بەم دەرفەتە مەترسیدارە وەڵامی پێشمەرگەی دایەوە تۆپ چوارچێوەی گۆڵی نەگرت لەم حاڵەتەدا یاریزانان یانی شەقڵاوە داوای لێدانی سزایان دەکرد نزیکترین دەرفەتی پێشمەرگە بوو بۆ تۆمارکردنی گۆڵ پێی نەگەیشت لا نیوەی دۆم سیناریۆیەکە دووبارە بیەوە پێشمەرگە بە دوای گۆڵەوە وێڵ بوو حەمکە بەختی خۆی تاقی کردەوە ستوم بووە بەربەست سەرنجام یاری هیچ گۆڵێکی بەخۆیەوە نەبینی و بێکسانی بە کۆتاهات یاریزانانی پێشمەرگەی هەولێر هەواڵی شکستی ئارەڕاتی ڕکابەریان بۆ هاتوو ئاهەنگی پاڵەوانبوونیان لە خولەکە جێڕا ماندیبوونی ئەو ساڵەمان بە فیڕۆنە ڕۆیشت الحەمدوللا وەکو ئێوە بە خۆتان دەبینن پێشمەرگە لە قۆناغی دووەمدا یعنی بە گوڕوتینێکی زۆر بەهێزەوە یعنی خۆی ئامادە کرد یعنی هەموو یاریەکانی دەتوانم بڵێم هەموو یاریەکانمان بردەوە بە فەزل و چاکەی خوا یعنی بە هیمەتی یاریزانەکان هەموو یاریزانەکان یەک دەست و یەک گوڕیان پێوە دیار بوو الحەمدوللا زۆر شکر کە ئەو ساڵە بووینە پاڵەوان یعنی بە قەناعەتەوە قسەی دەکەم سەتا پێنجی بە سەماتی منە بۆ زیاتر یاریزان و دەستەی کارژێر بووە زایدن ئەو برا عەزیزانە کە لە گەرم بوونە وەکو دەستەی کارژێری کە بەڕاستی ئینسانی زۆر و سۆز و زۆر ئیشکەر بوونە حتمما کۆتۆش ئەو هەموو نیەتە باشە و ئەو هەموو ئیشکردنە هەبی لە ناو نادیەک حتمما ئەنجامەکەی هەر دەبینی ئەوەش جێ دڵخۆشیە سەرا ئەوەی یعنی ئێمە خولەکەمان بەدەستینە گەشتینە یاری کۆتایی کاسیش خۆ دەزانێت ئەو ئەنجامانیان لە دووبەرە شەڕ بکەی کەسی سەرڕای و یاریزانی کەمیشمانە بوو بەڵام ئەوە دەبێت احترامی بگیرێت دەبێت تەقدیری بگیرێت من لێرەوە دەستخۆشی یاریزانەکان دەکەم سەرەتا سوپاس بۆ خوای گەورە کە بووینە پاڵەوانی خولی کوردستان بۆ جاری سێم لە مێژوو خۆمدا لەگەڵ یانی پێشمەرگەی هەولێر بوومە پاڵەوان سەرەتای وەرز ئامانجمان ئەوە بوو بەدەستنایی نازناوەکە بوو الحەمدوللا نازناوەکەمان بەدەستنا پێش هەفتەیەک سوپاس بۆ خوا سپاسی ئیدارە و مدەڕیب و یاریزانەکان دەکەم کە هەموو هەوڵێکمان ئەوە بوو بەدەستێنانی نازناوی خولی کوردستان الحەمدوللا پێگەیشتین یانی شەقڵاوە با 38 خاڵەکەی لە خانەی پێنجەمی ڕیزبەندی مایەوە پێشمەرگەی هەولێریش بە کۆکردنەوەی 49 خاڵ و جیاوازی 4 خاڵ لەگەڵ ئەڕەڕاتی دووەم پارێزگاری لە پێشەنگ کردو هەفتەی داهاتوو بەرامبەر 4 قوڕنا دوایین یاری خۆیان ئەنجام دەدەن و نازناوی خولەکە بەرز دەکەنەوە پێشمەرگەی هەولێر بۆ سێم جار لە مێژوویدا توانی ببێتە پاڵەوانی خولی نایابی کوردستان هەرچەندە پێشمەرگە لە هەفتەی پێشکۆتایی بەرامبەر شەقڵاوە یەکسان بوو بەڵام سوودی لە شکستی ئەڕەڕاتی ڕکابەری وەرگرت و پاڵەوانبوونی یەکلا کردەوە حوسێن محەممەد کەناڵی پێیام شەقڵاوە